هەر کاتێک کە پیادەڕەو بیت یاخود لە ناو ئۆتۆمبیلە لەم ناوچەیە ڕەت بیت دەبینیت گوڵی ئەم دارە سپیانە بە تەواوەتی سروشتی ناوچەکەی سپی پۆش کردووە. زۆر جوانن و بەڕاستی دڵڕفێنن. ئەم ساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو بڕیارمدا لەگەڵ هاوسەرەکەم پێکەوە کار بکەین و هیچ هاوبەشێکمان نەبێت. ساڵانی پێشوو لە 150 بۆ لە 160 زیانمان بەردەکەوت بۆ ساڵێک. ئێمە لەم ساڵدا هەوڵ دەدەین کە قەرەبووی ئەو زیانانە بکەینەوە. دەمانەوێت ژینگەیەکی گونجاو بۆ هەنگەکانمان دروست بکەین و تا بەرهەممان زیاتر بێت. لەم ساڵدا بۆ دووبارە بەهێزکردن و زیادکردنی بەرهەمەکانمان ژوورێکی تایبەت بە دەرهێنانی هەنگوینمان لە باخەکەی خۆمان دروست کرد. هەروەها لەو ژوورەدا هەنگوینەکە لە قوتو دەنین و ئەم کارانەمان بۆ ئەوە کردووە بەرهەممان زیاد بکەین و تێچوو کەم بکەین. بڕی تێچوو یەک پورە هەنگ لای ئێمە $200. بۆیە ئەگەر بۆ ئێمە تەنها سوودێکی دیاریکراویشی هەبێت ئەوە کێشە نییە چونکە هەموو کارەکان خۆمان دەیکەین. بەخێوکردنی هەنگ فێری کردم لە نێو ئەم جیهانە پڕ لە ئاڵۆزی و بێمتمانەیەدا جیهانێک پڕ لە ئارامی و پێکەوە ژیان و ڕەسەنایەتی و جوانی هەیە. ئەوە جیهانی کوورە هەنگەکانە کە دەتوانین لێیانەوە فێر بین. You kind of need to look for